یەکێک لەو خانمانەیە کە بێگومان زۆری نەمان پێی ئاشناین و بە تایبەت لە نێو درامای گەردەلوولا بینیومانە، ئەویش هونەرمەند دێرین عومەرە. دیارەکە بە هەناری گەردەلوول ناسراوە و ئەشبینین کە لە ماوەی بڵین چەند هەفتەی ڕابردووە لە تاوی سوشال میدیاکانە چەندین چاوپێکەوتنی بە ئەنجام گەیاند و باس لە بەشێک لەو یادگاریانەی خۆی ئەکات کە لە نێو درامای گەردەلوولا لەگەڵ بەشێک لە ئەکتەرەکانی ترا هەیبووە. بەشی سوشال میدیای دەستگای میدیای کورسات چاوپێکەوتنێکی یاخود بڵێن فیچەرێکی بۆم خانمە ئامادە کردووە کە پێکەوە ئەگەڕێینەوە بۆ ساتی تۆمارکردنی کاتەکانی درامای گەردەلوول و بەشێک لێو یادگاریانی کە هەمومان پێکەوە لە نێو درامای گەردەلوولا پێ ئاشناین. پێکەوە ئەو بە بتابینەوە گەڕێمەوە فەرمون. من ئەمڕۆ دوای نزیکەی 20 ساڵ گەڕامەوە هەمان شوێن کە وێنەم تیاگرتە بوو. ئالای ئەم دارەیە مەشهەدێکم هەیە لەگەڵ چرۆیە. چرۆ بێتاقەتە، من دڵانەوەی ئێمەوە پێڵێم چییە چرۆ؟ بۆچی وا بێتاقەتی؟ من ئەمڕۆ دوای نزیکەی 20 ساڵ گەڕامەوە هەمان شوێن کە وێنەم تیاگرتە بوو، گەردەلوول بەشی یەک. بەڕاستی هەر کە داخڵی ناو جامیعە بووم ئەمڕۆ، چکە لەو کاتەوە ئیتر نەهاتوم بوومە ئێرە، زۆر یەکسەر هەستێکی خۆشم بۆ دروست بوو، هەستێکی ناخۆشیش. هەستە خۆشەکەوەی گەڕامەوە بۆ ئەو سەردەمە کە 20 ساڵ پێش ئێستا گەنجتر و بە گەڕوتینێکی ترەوە کارمانە کرد، بە حەز و خولیایەک و بە ڕازگۆیی و بە شێوەیەکی زۆر ڕاستەقینە نواندنمان لە درامای گەردەلوولا کرد. هەستێکی ناخۆشیشمەیە کە ئەو وێنانە بوون بە یادگاری، ئەو وێنانی کە گرتمان لە درامای گەردەلوولا بوون بە یادگاری. کۆمەڵێ هونەرمەندی باش و بە ئەزمون لە ژیانانەماون بەجێیان هێشتوین کە ئێستا هەر کە داخڵی ناو زانکۆ بووم، کاک پشتیوانی ڕەحمەتی، کاک هادی، هەموو ئەوانم بیرکەوتەوە. ڕۆحیان شاد بێت. لێرەیە من مەشەدم کردو لەگەڵ چرۆگیان، لەگەڵ کاک کاوان و کاک پشتیوانە. من لێرە دانیشتوم و بێتاقەتم بیرم لای پشتیوانە کاک ڕزگارە کە دیار نییە و نەهاتۆ بۆ جامیعە. لە جێگەکەی من ئالێرە چرۆ دانیشتووە، ئەو لێەوە پشتیوانە بینێت. بە تعلیقێکەوە پێم بڵێ پێویست ناکا بێتاقەت بی، ئەوە کراسەکەتە. چرۆ بۆ درەنگ هاتوویت؟ ئەمە درەنگە بۆ سەعات چەنە؟ ناشێم شەو لێرە بەسەر بردبێ. نەوەڵا ئەوەی ڕاستی پێم شەوەر خەو نەچۆتە چاوم. بۆ؟ هیچ بووە؟ بە زۆر بە پەرۆشەوم بۆ بینینی. چی بکەم زۆرم خۆشەوێت. دەکەواتەم هەموو مەکرونازەی بەسەراکەی دەحەزیشی مەکە؟ تۆ بە بەڕاستی تەحەمولی دووری ناکەم، بەدەست خۆم نییە. نەمزانی خۆشەویستی و نەخۆش و شیرینە، ئەو نەژێش و ئازارەکەی ناخۆشە. نا ئێش و ئازارەکەی شێر خۆشە. بەخوا بێبەزەیت. منیا ئەو هەردووکتان. ئەرێ بەڕاست هەنار تۆ نانی بەیانی و خواردووە؟ چرۆ؟ بۆ من دڵم هیچە بات. تۆ تەنیا دڵە هەر ئەوە بات. ئۆی چرۆ یەسکەی خواتەوە. دەمن برسیمە ئەڕۆم لە پێک. چرۆ دەتخۆ بەجێم مێڵە. ئەبێ بڕۆ. بۆ لەمە زیاتر بمێنمەوە ڕەسام قورسە بێ. چرۆ؟ ئەم قسە تازەیە چییە؟ بۆوە ئەڵێ؟ چونکە مەحەلم لە عێرابا نەما. تەواو. چرۆ؟ تۆ مەحەلی لە عێرابا نەما؟ ئەم قسانە چییەیەکی؟ بەڵێ خانم ئەوە منم واڵم. ئەرە چرۆ؟ ئەو قسانەیانی چی؟ نونە گێش عاشق تەواو خەریکە تێکە ئەرە. لەمانەی ئەم هەموو قسانە تێناگەی؟ بەڕاستی ئەمڕۆ مێشکم جام بووە، تێناگەم چی بووە؟ دەبا من مێشک بکەمەوە. ئەوە کراسەکەت هات. من با نەبمە دڕکی مەموزین. بڕوا بکەن ئێستا من یەکسەر چوومەوە ئەو کاتە زۆر هەستێکی خۆشم هەیە، چونکە ئەگەر کەسێک هونەر بەڕازگۆیی لە ناخیابێ هەموو ئەو جوڵە و هەموو ئەو باگراوندانی کە هەی بووە بۆ بە شێوەیەکی خێرا هەموویەتەوە مێشکی و تەنانەت حیوارەکانیشی بیر ناچێتەوە.
هەنار لەسەر خۆبە و تۆ ئازانی بەدەست خۆمە من وتمەوە ڕزگار نییە توانێت 2 ڕۆژ من نەبینێ بۆ بێم ڕەشە بە چاوی خۆمان ببینین بۆ بێ شتەکان بەدڵی خۆمان نەبێ ئاخر بۆ ڕزگار بریاوەنم خۆشنەویستی تایە بریا هەنار بۆچی واڵی ئایا خەڵکی بەپێ خۆشەویستی ئینسانن بۆ ئەوانەیە کە ئینسان لە ناوە بن خۆشەویستی ئەزانن نەخێر خۆشەویستی نازانن بۆیە وا بوون بە وەحش ئێرە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە ئەم بەشەی من بەشی شانۆیە کە خۆم تەخەڕوجم تیا کردووە لێرە من ساڵی 2003 بۆ 2008 پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کرد ئەو کاتە بەشی درامای گەردەلوول ساڵی 2004 دەستی بەکاری وێنەگرتن کرد من ئەو کاتە خوێنکاری 2 پەیمانگا بووم کە قورس بوو خوێنکارێک لە سەرەتای نواندنی بێت و کاری هونەری دەست پێ بکات بێت و لە ئیشێکی وا گەورەیە بەشدار بێ بە خۆشحاڵیەوە من هەڵبژێرام وەکو ئەکتەری سەرەکی لە درامای گەردەلوولە کە وەک وتم کە هەم تەمەنێکی مناڵم هەبوو هەم نەئەبوایە کاری دەرەوەی پەیمانگا بکەین بەس خۆشبەختانە کە کاک جەلیل و سەرۆکی بەشەکەمان منی هەڵبژارد کە توانا و تاقی منیان بۆ دەرکەوت بە خۆشحاڵیەوە من بەشدار بووم لە درامای گەردەلوولە ئێرە بۆ من جێی شانازیە لەبەرەوەی کۆمەڵی خوێنکاری باشم ناسی مامۆستای باشم تیاناسی و هونەرێکی جوانم لێرە پێشکەش کرد هەم ئەو ئیشانی کە لە پەیمانگا ئەمان کرد و هەم ئەو ئیشانی کە لە دەرەوەی پەیمانگا چونکە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بناغەی هونەرێکی ڕاستەقینەیە بۆ ئێمە دەستخۆشی لە تەواوی مامۆستا و خوێنکار و هەموو ئەو هونەر و هەموو ئەو شانۆیاناکەم کە بۆ ساتێکیش بێت هونەرم کردو و شانۆم کردو. یەکێکی تر لەو دیمەنانە مەشهەدەکانی جامیعە بوو کە خوێنکارەکان لێرە هاتوچیانە کرد و پیاسەیانە کرد ئالای ئەم دارەیە مەشهەدێکمەیە لەگەڵ چرۆیە ئەگەر حیوارەکەم بیرما بێت من لێرە چرۆژ لێرایە چرۆ بێتاقەتە من دڵانەوەی ئێمەوە پێڵێم چییە چرۆ بۆچی وا بێتاقەتی ئەمە یەکێکە لەو دیمەنانە بەڕاستی ئێستا من هەستێکی وامەیە خوێنکارەکانی شەبینم هەستێکی وامەیە کە هاتوچۆکەن لێرەیە بەڕاستی هەستێکە نازانم وەصف ناکرێت تعبیری ناکرێت چکە ئەو یادگارانە من لەگەڵ یا ژیاوم ئەزانم بە چ دڵێکەوە بە چ گڕوتینێکەوە ئەو مەشەدانەمان تۆمار کردووە و چەند جارێکیش تێکمان دووبارە ئەکردەوە هەم جاریوا بوو ئێمە ئەو ئیحساسە و ئەو نواندنەمان نەئەگەیان کە هونەرمەندی بەڕێز کاک جەلیل ئەیویست لێمان هەم کاک جەلیل ئەیویست ئێمە تێربین لە نواندن بە شێوەیەکی وا جوان بیکەین بۆ ئەوەی بۆیە لەبەرەوەی چەند جارێک تێکەکانی دووبارە ئەکردەوە حەزێکرد لە چەند لایەکەوە لەختەی هەبێت و حەزیشیەکرد ئێمە بە جوانترین شێوە نواندنەکەمان بکەین.